بەڕاستی ڕۆژانە زۆر کارەساتی دڵتەزینمان گرێ لە دەبی لەبارەی کارەبا و شۆرتی کارەبا و یان بەهۆی سۆبای خاص و ئەو بابەتانە بەڕاستی هۆ دوولا کەمتەرخەمن لە دانانی ئەو کارەبایە و بەکارهێنانی ئەو کارەبایە پێویستە حکومەت پێوەرێک دابدرێ بۆ هاوڵاتیان. سەبارەت بە کارەبا بەڕاستی خەتا لە هەردوو لایە هەم حکومەت هەم خەڵکەکە زیاد بەکاردێنی یعنی زیادە مەصرف لە کارەبا دەکات یعنی شتی پێویست نییە گڵۆپی زیادە یانیش ئەو کاتانی پێویستیت بە شەکلی بکوژێنیەوە باشە و لە حکومەت شێو ئەوەیە تاوکو ئێستا بە ڕادەی پێویست کارەبای بۆ هاوڵاتیان دابین نەکردووە. وەکو هاوڵاتیەک بۆ چوونی من ئەوەیە دەبێت ئێمە بە خۆمان ینی پێداچوونەوە بە خۆمان بکەین کارەبا دەبێت کەم بکەینەوە ناکرێت من ڕۆژانە 2 ساعت 3 ساعت کارەبای ڕێسی دێتەوە هەموو سبلیتەکان بە یەکجار داژی سەرمیان یان هیتەر پێ بکەم دەبی ئێمە هەمومان یارمەتیەک دی بدەین حکوومەتیش دەبی دوای 7 ساڵ یارمەتی خەڵک بدا بەڕاستی ئەوە مدەی زۆرە تا ئێستا ئەویشانە جێبەجێ نەکراوە. هیوادارم لە حکوومەتەکەی ئێمە بتوانانی سیستەمێکی وا بۆ کارەبا دابنێتکەوە کەم کورتی نەمی لە هیچ لاینێکەوە بۆ هەموو کوردستان بە شار و لادێ و بە هەموویەوە وا بکاتکەوە کارەبا سەرفکردن لایەن هاوڵاتیان بنەوەیەکی وا بێتکەوە زێدەڕۆیی تێدا نەبێت خەڵک بە کەیف خۆی کارەبا سەرف نەکات و سیستەمێکی پوختە دابنێت بۆ ئەو مەسەلەی. سپاس.